کلتور و کەلەپور و ئەدەب و هونەر هێشتا هەر ناسنامەی شارباژێڕە دێرینەکەی کوردستانە. بۆ زیاتر برەودان بەو ناسنامەیەش ناوەندی ڕووناکبیری شارباژێر لە ساڵی 2009 دامەزراوە. ناوەندی ڕووناکبیری شارباژێر وێڕای ئەنجامدانی چەندین چالاکی ماوەی 4 ساڵە گۆڤاری شارباژێڕیش دەردەکات. لە بیرەوەری 4مین ساڵیادی دەرچوونی گۆڤارەکەشدا مەراسیمێکی ڕێزلێنانی ڕێکخست. دەیان کار و چالاکی و لێکۆڵینەوە و سیمینارمان ئەنجام داوە لە ساڵی 2005 یەکەم ژمارە گۆڤاری شارباژێڕمان دەرکردووە. هەموو ساڵێک مەراسیمی بۆ یەکەین. لەو مەراسیمەدا ئێمە ڕێزلێنانە بەخشینە نووسەرانمان، نووسەرانی گۆڤاری شارباژێر. جگە لەوە ئەم ساڵ وامان کرد کە ئێمە بۆ کۆمەڵێک بەڕێوەبەر و کارمەندی نمونەیی و هەروەها و شوێنانەی وەکو نەخۆشخانەکان خزمەتگوزارین، خزمەت بە گەل و نیشتیمان و بە هاوڵاتیانەکەن. ئێمە ڕێزلێنانمان بۆکردن بۆەوەی بێ بە هاندەرێک خەڵکان زیاتر منافەسەی ئەوە بکەن کە خزمەتی زیاتر و باشتر بە خەڵکی بە هاوڵاتیان و بە هاونیشتیمانیان بکەن. ئەو کەسانش کە لەلایەن ناوەندی ڕووناکبیری شارباژێرەوە ڕێزیان لێنرا وێڕای خۆشحاڵیان ڕای دەگەێنن. ڕێز لێگرتنیان گەورەترین خەڵاتە لە ماوەی خزمەتکردنیاندا. ئەوە هەندانێککەی گەورەیە بۆ من کە بتوانم زیاتر خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەم. لە 10 ساڵی سەرۆک شارەوانیمدا دیارە ئەمە ئینتاجەکەی و زۆر شتێکی گەورەیە. ئەوە تاجی سەروەری منە. ئێمە وەکو لە بواری کۆمەڵایەتی ئەمە خزمەتی خەڵکەکەین. بێگومان هەمیشە لە خزمەتی خەڵکی خۆماندان شەو ڕۆژ هەر کاتێ ئیشان بە ئێمە بێ. ئێمە لە بواری کۆمەڵایەتیا خزمەتێکی زۆرمان کردووە. هەر وەختێک پێویستیان بە ئێمە بێ ئێمە هیچ درێغیمان نەکردووە. شارباژێر مێژوویەکی دێرینی لە بوارەکانی ئەدەب و کلتور و هونەر و شوێنەواری کوردستان گرتووە و قەڵاچۆڵانی شارباژێڕیش زیاتر لە سەدەیەک پایتەختی بابانیەکان بووە. ناوەندی ڕووناکبیری شارباژێڕیش بە ئامانجی برەودانی زیاتر بە کلتور و ئەدەب و هونەر و بوارەکانی تر چەندین ساڵە خزمەت دەکات. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.